Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من ڕاستیم خۆشحاڵم کە گەڕامانەتان لە ڤیدیۆیەکی نوێدا. ئەم ڤیدیۆیە بەشی یەکەمە لە زنجیرەی کتێبی لێڤڵەکان یان کتێبی ئاستەکان کە ئەم جۆرە کتێبە ئاستەکەی جاکراوەتەوە و هەوڵێم چەندانەیەک لەم کتێبانە بکەم و بابزانین حەستان لێ بێت یان نا. Let's get started. کتێبی یەکەمان ئەم کتێبەیە کە ناوی ئیسکەیپە و بۆ لێڤڵ یان بۆ ئاستی سەرەتاییە یان ئاستی یەکەمە. با یەکسەر دەست پێ بکەین و کتێبەکە باس لە کەسێکات کە لە زیندانایە و بابزانین چۆن ئەبێت. یەکەم جار دەست پێ ئەکات وڵێ I am innocent. Why don't they believe me? I am innocent. واتە من بێتاوانم. Innocent واتە بێتاوان. Why don't they believe me? بۆچی بڕوام پێ ناکەن؟ اینجا ئەم قسەیە ئەکات دەڵێ 5 years. I must stay in this prison for 5 years. All I do is read. This is no life. I must get out of here. 5 years. 5 ساڵ. ئەوەستەوەیە کە حکومەکەی کە بەسەری ئادراوە 5 ساڵە. I must stay in this prison for 5 years. ئەبێت لەم زیندانەیە بۆ ماوەی 5 ساڵ بمێنمەوە. All I do is read. هەموو ئەوەی کە ئەیکەم خوێندنەوەیە. واتە هیچ شتێکی تر نییە بیکەم تەنها کتێبم هەیە و ئەی خوێنمەوە. This is no life. ئەمە ژیان نییە. I must get out of here. I must get out of here. ئەبێ خۆم لێرە دەرباز بکەم یان لێرە بڕۆم. Suddenly the door opens. Suddenly لە ناکاو the door opens. دەرگاکە کرایەوە. دیارەکە پاسەوانەکە دەرگاکی کردوتەوە هاتۆتە ژوورەوە و بابزانین لێ چی. ئەڵێ Brown, how are you today? You like your book, I see. Brown واتە Brown کە دیارە Brown ناوی ئەو کابرایە کە لە سجنایە. How are you today? ئەمڕۆ چۆنیت؟ You like your book, I see. حەزت لە کتێبەکەتە وەکو ئەیبینم. دیارەکە کتێبێکی پێ بوو خوێنجێتیەوە بابزانین لێ چی. اینجا دوایەوە ئەڵێ It's a very beautiful day. ڕۆژێکی زۆر جوانە. Oh, I forget. You can't go out. Oh, I forget. لەبیر مەچێت. You can't go out. تۆ ناتوانانی بڕۆیتە دەرەوە. دیارە لێرە پاسەوانەکە گاڵتەی پێیەکات. ئەویش ئەڵێ Why do you hate me? بۆچی ڕقت لێمە؟ You don't know me. تۆ من ناناسیت. Why do you say these things? Why do you say these things? بۆچی ئەم شتانە ئەڵێیت؟ بابزانین ئەم برادەرەش ئەڵێ چی؟ ئەڵێ You are a thief. تۆ دزیت. Thief واتە دز. Everybody hates thieves. هەموو کەسێ ڕقی لە دزەکانە. Thief واتە دز. Thieves واتە دزەکان. I am not a thief. من دز نیم. I am an innocent man. I am an innocent man. من پیاوێکی بێتاوانم. Innocent واتە بێتاوان. دوایەوە ئەڵێ You are not innocent. You are not innocent. تۆ بێتاوان نیت. Why are you in prison? بۆچی لە سجنایت؟ مەبەستیەوەیە کە ئەگەر بێتاوانیت بۆچی لە سجنایت؟ Can you answer that? ئەتوانی وەڵامی ئەو بیتەوە؟ Now eat and be quiet. Now ئێستا eat and be quiet. نانەکە بخۆ بێدەنگ بە. I am not hungry. من برسیم نییە. دیارە یەک شەقی هەڵاوە لە خواردنەکە و فڕیاوە. ئەبزانین دوایەوە چی ئەبێت؟ Now don't get angry Brown. ئێستا خۆت و ڕۆمەکە Brown. ئەوە دیارەم قسەی بەخۆی وتووە و ئەبزانین چیەکە دیارە لانەیە ئەو کورسیەی کە هەیەی دایناو لە پەنجەرەکە و سەیری دەرەوەی کردو بزانێ خۆشە ڕۆژەکەی یان خۆش نییە و اینجا ئەڵێ The guard is right. The guard is right. پاسەوانەکە ڕاستەکە. It's a beautiful day. ڕۆژێکی جوانە. I must escape. ئەبێ خۆم دەرباز بکەم. But how? بەڵام چۆن خۆم دەرباز بکەم. I want to be like that bird. ئەمەوێت وەکو ئەو باڵندەیە بم. He is free. ئەو ئازادە. He does what he likes. He does what he likes.
ئەوەی کە ئەیەوێت ئەیکات واتە حەزی لە هەر شتێک بێت ئەوواکات. اینجا لێرەیە wait a minute بۆ سەیەک دەقە. I've got an idea. بیرۆکەیەکم هەیە. I can be like that bird. ئەتوانم وەکو ئەو باڵندەیە بم. There is a photograph. وێنەیەک هەیە. It's in one of these books. لە یەکێک لەو کتێبانەیە. And it shows the country near the prison. و ئەو وڵاتە پیشانەیەات کە لە نزیکی زیندانەکەیە. واتە لە یەکێک لەو کتێبانەیە کە لایەتی وێنەیەکی تایە کە ئەم وێنەیە ئەو وڵاتە پیشانەیەات کە لە نزیکی زیندانەکەیە. Where is it? لەکوێیە؟ واتە ئەو وێنەیە یان ئەو کتێبە لەکوێیە؟ Yes, it's here. بەڵێ، لێرەیە. Here is the prison. ئەمە زیندانەکەیە. And over here و لێرەیە. Okay. Tomorrow I am leaving. باش. سبەینێ من لێرە ئەڕۆم. اینجا کتێبەکەی دائەخات و ئێمەش ڤیدیۆمان کۆتایی پێهێنین و لە ڤیدیۆی دواتر بەردەوامە بین. تاوەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.